ئەویش گورچیلەکە لە ئێستا ئامادە کراوە پێشوەخت هەموو ئامادەسازیەکمان کردووە. ڕەمەزان مانگی بەرەکەت و بەخشینە لێرە لە ناوجەرگەی بازاری خەزای پێنجوێن ڕێکخراوێک ئەساوە بە کەمپینێک بۆ ئەوەی هاوکاری کۆ بکاتەوە بۆ نەخۆشێک تاوەکو ئەو پێویستێکە هەیەی بۆی دابین بکەن. من ئەچمە لای بەڕێز کاک بەهادین کە سەرۆکی ڕێکخراوەکەی و کەمپینەکەشی ڕێخستووە. کاک بەهادین سڵاو لێبێت، پێمان بڵێ نەخۆشەکە چیەتی و پێویستیشی بەچەنە؟ بەڵێ نەخۆشەکە نەخۆشی گورچیلەیەتی، نەخۆشی گورچیلەیەتی تر لە دوای ئەوەی کە زۆر عیلاج و چارەسەری بەکارهێنا کار لە عیلاجە نەما، تەنها گۆڕینی لە ڕێی بڕیاری دکتۆرە بەڕێزەکانەوە گۆڕینی گورچیلەیە. ئەویش گورچیلەکە لە ئێستا ئامادە کراوە پێشوەخت هەموو ئامادەسازیەکمان کردووە، هەر ڕێکخراوی درەو ئەو زەمینە سازی بۆ ئەنجامدا و پارەشمان پێە هەتاوەکو و کارانە ئاسان بکات. تێچووی ئەمەلیاتەکەی بە دیناری خۆمان 32 تا 35 میلیۆن دینارە. لەکوێ ئەکرێ ئەمەلیاتەکە؟ لە تاران ئەکرێ ئێران. بەڵاتە لە کوردستان ناکرێت؟ لە کوردستان ئەکرێت بڵین هەر ناکرێت، بەڵام زیاتری تێچوو لە لای خۆمان هەر پێنجێکی بەڕێزی لای خۆمان کردوتی 75 میلیۆن دیناری تێچووە. چەند کەسێکی تریش هەر کردووانە نزیکی 45 میلیۆن دیناری تێچووە. ئێمە نزیکی ساڵێکە وردەکاریەکەین لە مەوزوعە، کەمترین پارە ئەوەی ئێرانە. ئەو کەسێکە ئەبەخشێت حازرە؟ بەڵێ بەڵێ ئەویش حازرە و هەتا دوێنێ و پێرش پەیوەندی کردو ئەڵێ ئەگەر ئێوە نایەن بەلای کارەکەتانەوە من ئەو گورچیلە ئەفرۆشم و یا بە کەسێکی تر ئەم هیچ تەنها و تەنها بەس لەبەرەوە ماوەتە پارەکە جۆر بێت. لە ئێستا چاوەڕێم کەمپینین و ئینشاڵڵا بە ئومێدی خۆی گەورە تەمەنا ئەکەین ئینشاڵڵا و پارە جۆر بێت و ئێمەش لە بەیانی زووتر نییە کە جومعە بینێرین بۆ ئێران و ڕۆژانی دواتر بچێ بەلا عەمەلیاتەکەیەوە.